مامۆستای زانکۆ و ئەکادیمیان لە گەرمیاندا دەیانەوێ پرۆژەیەکی زانستی بۆ گەشتان بە کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکە و کوردستاندا گەڵاڵە بکەن. لەم وەرکشۆپە نێودەوڵەتیەی کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی گەرمیانەوە پلانی زیندووکردنەوەی کشتتوکاڵ دەخرێتە بەردەستی حکوومەت. ئێمە مەبەستمانەوەی خوێندنەوەیەکمان هەبێ خوێندنەوەیکی مشترک لە نێوان کۆلێجی کشتتوکاڵ و با بڵین بەڕێوەبەتی کشتتوکاڵ لە گەرمیانە بۆ ئەوەی هەدفێکی استراتیژیدا بنین پلانێکدا بنین بەرنمەیەکیوە بتوانین بەرزی بکەینەوە بۆ حکوومەت بۆ پاشە ڕۆژ کە ئێمە ڕوانگەی ئێمە چییە بۆ ئەوەی کەرتی کشتتوکاڵ پێش بخەین لە گەرمیانە. بەشداربووان کە مامۆستای زانکۆ و پسپۆڕی کشتتوکاڵن پەنجە دەخەنە سەرەوەی کە حکوومەت تەنها لە ڕێگای جێبەجێکردنی پلانی زانستیەوە دەتوانێت بارگرانیکی زۆر لەسەر ئابووری وڵات کەم بکاتەوە. ئەم دیدار و کارە زانستیانش جێی خۆیان دەگرنەوە ئەگەر دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کار بە ئەنجامەکەی بکەن. واجبی حکوومەتە یعنی یەک دەستخۆشی هەبێ واروەها وەڵامدانیوێکی ئیجابی هەبێت کە بتوانێت لە داهاتوودا ئەم وەرکشۆپانە زیاتر بکرێ و ئەم هەنگاوانە کە نێراوە ئەگەر دەرکەوت کە حکومەت استیجابەی هەیە بۆ ئەو تەوسیاتانی کە کراوە لەم وەرکشۆپە بە دڵنیاییەوە هەنگاوی زیاتری بۆندێ. ئەمڕۆ حکومەت بانگەشەیەوەکە کە بەدیلی نەوت بدۆزێتەوە یەکەم بەدیلی نەوت ئەویش کشتتوکاڵە. ئایا ئێمە و فەرمو یەڵە ئەوەی ئێمە کۆمەڵی پێشنیاز وەکو گەرمیانیەکان وەکو ئەوانەی کە لە بواری کشتتوکاڵ لە گەرمیانە گڵاڵەمان کردووە ئامادەمان کردووە گڵاڵەمان کردووە بۆ ئێوە بەرزەکەینەوە فەرمو کاری لەسەری بن. ئامارە فەرمیەکان دەڵێن تەنها لە گەرمیاندا زیاتر لە 1 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی و نزیکەی 800,000 سامانی ئاژەڵیش بوونی هەیە. شارەزا و مامۆستایانی زانکۆ لەم وەرکشۆپەدا ئەوەیان خستە ڕوو کشتتوکاڵ سەرچاوە گرنگەکەی داهاتی وڵاتە ئەگەر حکوومەت کاری بۆ بکات. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.